لە هەر شوێنێ ئازادی هەبێ تۆ لەوێدا سەوزابی، لە هەر شوێنێ برسیەتی هەبێ تۆ لەوێدا لە تێنانی، لەسەر ڕێگە و ڕێبازی تۆ بەردەوامین یەکێتی، نەوەی نوێین و خوێنی سووری شادەماتین یەکێتی، بە باو بۆران گەردەلولی ناوەختیش بێ ئەم باوەڕەت لە بنایە یەکێتی، خەڵاو ورەی ڕەزدەرانی هێز و بازووی جوتیارانی بۆ ئێمە بووی ئێمەش بۆ تۆین دوێنێ و ئەمڕۆ و سبەیمانی، وەکو تاجی شەرەفمەندی لەسەرمانی یەکێتی، لە ڕۆژی بێکەسیدا لە زەمەنی بێهیوایی و بێدەنجیدا تۆ هیوا بووی تۆ دەنگمان بووی، ناسنامە و تۆ ڕەنگمان بووی، دوێنێ تۆ بووی یەکەم تەوقیدی لیتشکان، ئەمڕۆژ تۆی کە مەشخەڵی ئاوەدانیت داگیرسان، سرای شەوی پڕنەهاتیت گڕی بڕوای کوردایەتیت یەکێتی، هەتا ئەمڕۆژ وەک تاجی شەرەفمەندی لەسەرمانی یەکێتی، تا دوێنێ بوو چەک لە شام بووی بۆ ئازادی، ئەمڕۆژ قەڵەم چەشی نوێیە بۆ خەباتی کوردایەتی، کە تۆ دەنجی ئازادی بیت کە تۆ ڕەنجی سەربەستی بیت، هاوار لە ڕوحتا ڕوا بێ چۆن دەوەستین چۆن کب ئەبین بۆ پێشەوە بەردەوام بە یەکێتی، کە تۆ شوورەی قەڵاو خەباتمان بیت هێز و بازووی تێکۆشان بیت، لە ڕۆژانی سەختی و دژوار پڵنگ ببووی و ڕەشەبا بیت، لە ڕۆژانی هیوا و ئومێد کۆتری سپی و شنەی بابیت، چۆن ئەترسین چۆن دەوەستین بێدەنگ نابین بەردەوامین یەکێتی، هەروەک تاجی شەرەفمەندی لەسەرمانی یەکێتی.